سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان، ئاگرکەوتنەوە لە جەرمانگەی شارستانی مورموری لە ئیلام، سووتانی دارستانەکانی ئاوایی دوایسا لە مەریوان، داخرانی سنووری خۆسرەوی لە قەسری شیرین، کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان، ناڕزایەتی خانشینکراوانی تامین اجتماعی لە چەند شاری ئێران، خۆپێشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە ئوسترالیا و دەرکردنی هەزاران معەلیم لەلایەن دەوڵەتی ترامپ. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان. ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ دوو هاوڵاتی خەڵکی بۆکان بەناوەکانی زانکۆی مەحەممەدی و سەید حسین مەحەممەدی خەڵکی گوندی ئاڵیکەندی بۆکان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بەپێ راپۆرتەکان هێزەکانی ئێجارەی سڵاتی بۆکان زانکۆ مەحەممەدیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیە و شارۆمەندە لەبەردەستانیە. هاوکات شارۆمەندێک بەناوی سەید حسین مەحەممەدی پاش بانکران بۆ ئیدارەی سڵاتی ئەو شارە دەست بەسەر و وێڕای زەوتکردنی ئۆتۆمۆبیلەکەی ناوبراویان بۆ گرتوخانە گواستووەتەوە. ئاگرکەوتنەوە لە جەرمانگەی شارستانی مورموری لە ئیلام. بەیانی یەکشەممە 12 گەلاوێژ ئاگر لە جەرمانگەی شارستانی مورموری سەر بە پارێزگای ئیلام کۆتەوە، بەڵام هیچ زیانێکی گیانی بەدواوە نەبوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەهۆی پشڕانی بەرزەوەمی کارەبا ئاگر لە جەرمانگەی شارستانی مورمور کەوتوەتەوە و ئاگرەکە پاش چەند کاتژمێر بە یارمەتی هێزەکانی بەرگری شارستانی کۆنتڕۆڵ کراوە. خۆشبەختانە ئەو ڕۆژەوە هیچ زیانێکی گیانی بەدواوە نەبووە و تەنیا زیانی مادی لۆ ناوەندە جەرمانیە کەوتوەتەوە. سووتانی دارستانەکانی ئاوایی دوایسا لە مەریوان. ڕۆژی یەکشەممە ئاگر لە دارستانەکانی ئاوایی دوایسە کەوتەوە و پاش چەند کاتژمێر بە هەڵ و تێکۆشانی ژینگە دۆستان و خەڵکی خۆباخش کۆنتڕۆڵ کرا. ئاوایی دوایسا لە ناوچەی سەرشیوی مەریوان هەڵکەوتووە و بە هۆکارێکی نادیار دارستانەکانی ئاگری گرتووە، بەڵام بە دوای چەند سەعات هەڵ و تێکۆشانی ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخشی ناوچەکە ئاگرەکە جامرکاوەتەوە و ڕێگە نەدراوە بۆ ناوچەکانی دیکە پەرە بستێنێت. داخرانی سنووری خۆسرەوی لە قەسری شیرین. ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ سنووری خۆسرەوی لە شارستانی قەسری شیرین بە هۆکارێکی نادیار لەلایەن بەرپرسانی ئەو شارە جاخرا. بە پێ زانیاریەکان فەرمانداری شارستانی قەسری شیرین بڕیاری داوەکە سنووری خەسرەوی لە 12 تاکو 25 گەلاوێژدا بخرێت و هیچ جاڵ و گۆڕێکی بازرگانی لەو سنوورە تا کاتی دیاریکراوە ئەنجام نەدرێت. هەروەها هاتوچۆی خەڵک سنووردار کراوە، بەڵام هۆکارەکەی بۆ ڕێگشتی ئاشکرا نەکراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان. خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ دژ بە جۆخی سەختی معیشەتی و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان بە ڕێپێوان لەسەر شەقامەکانی ئیسفەهان دژ بە حکوومەت دروشمیان بەرز کردەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی، پێزانی بیمەی تەکمیلی، هاوسەنگسازی حەقدەست و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ناڕزایەتی خانشینکراوانی تامین اجتماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ خانشینکراوانی تامین اجتماعی لە شارەکانی تاران، ئاهواز، عراک و ڕەشت بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی تامین اجتماعی لە دروشمەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست،
دابینکردنی بیمەی تەکمیلی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی ئاو و کارەبای 24 کاتژمێری، پێدانی مەزایە خانەنشینی، ئازادی بەندکراوانی سیاسی، کرێکاری و سنفی بوون. خۆپێشاندانی کرێکارانی فەرمی نەوت لە ناوچەمەڵەیەتیەکانی جنوب. کرێکارانی فەرمی نەوت شاغڵ لە ناوچەمەڵەیەتیەکانی جنوبی ئێران ڕۆژی یەکشەممە بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی معیشەتی خۆپێشاندانیان کرد. کرێکارانی فەرمی نەوت بۆ دەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم، خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست، پێزانیە و بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەغدەستەکانیان کەم کراوە، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی ئەمکاناتی ڕفاهی، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، پەردەختی داخوازیە دواخراوەکان و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. کۆبوونەوەی پەیمانکارانی شارەزاری لە مەشهەد. کۆمەڵێک لە پەیمانکارانی شارەزاری مەشهەد ڕۆژی یەکشەممە لە بەردەم شارەزاریە و گۆڕە شارە کۆبوونەوە و خوازیاری پێزانی داخوازیە دواخراوەکانیان بوون. کۆبوونەوەی پەیمانکارانی شارەزاری مەشهەد لە حاڵێکدایەکە لە چەند مانگی ڕابردووشدا چەندین کۆبوونەوەی هاوشێوەیان بەڕێوە بردووە، بەڵام تا بامڕۆ هیچ یەک لە داخوازیەکانیان جێبەجێ نەکراوە. نەزانی پارەیە پەیمانکارەکان بۆتە هۆی دواکۆتنی هەغدەستی کرێکاران و معیشەتی هەزاران کرێکار کەوتووەتە مەترسیەوە. ناڕزایەتی ئاژەڵدارانی ئۆستانی فارس لە شیراز. ئاژەڵدارانی ئۆستانی فارس ڕۆژی یەکشەممە لە شاری شیراز خۆپێشاندانیان کرد و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. ئاژەڵدارانی ئۆستانی فارس لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری دابینکردنی خۆراک بە نرخی گونجاو، کەمکردنەوەی نرخی باجی ساڵانە، کۆسایهێنان بە دیاریکردنی نرخی دەستوری گۆشت، دابینکردنی ئاو و کارەبای 24 کاتژمێری و کەمکردنەوەی تێچووی وەبەرهێنان بوون. کۆبوونەوەی خەڵکی نورابادی مەمەسانی دژ بە نەبوونی خزمەتگوزاری. شەوی یەکشەممە دانیشتوانی شاری نورابادی مەمەسانی دژ بە بڕینی بەردەوامی ئاو و کارەبا خۆپێشاندانیان کرد. بە پێوە دیمەنانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خەڵکی ناڕازی نورابادی مەمەسانی دژ بە حکوومەت دروشمیان وتوەتەوە و هێزەکانی ئینتیزامی ڕژیم هەوڵی تێکدانی کۆبوونەوەکەیان داوە. ناڕازیان هۆشداریان بە دەوڵەتدا کە ئەگەر ئاو و کارەبایان بۆ دابین نەکرێت، دەنگی مافخوازیان بەرزتر دەکەنەوە. بێکاری هەزاران کرێکار بەهۆی نەبوونی کارەبا. بە وتەی چالەکانی کرێکاری، نەبوونی کارەبا بووەتە هۆی داخرانی سەدان کارگە و بۆ هۆیەوە هەزاران کرێکار بێکار کراون. بەپێ ڕاپۆرسەکان ماوەیەک لەوەبەر کارخانەی ئۆکسین پاڵایشی پۆلدۆختەر ئاگری گرت و ئێستا کرێکارانی ئەو ناوەندە بێکار و بەلا تەکلیف ماونەتەوە. هەروەها بەهۆی بڕینی کارەبا و نایەکسانی وزە دەیان کارخانەی وەبەرهێنانی سیمان داخراوە و نرخی سیمان لە بازاڕەکاندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. گرانی کەرەستەی ساختمانی پرۆژەکانی ڕاگرتووە و هەزاران کرێکاری بیناسازی بێکار کراون. هاوکات سەرۆکی ژووری بازرگانی ئێران ڕایگەیاند کەمی کارەبا لە بەشی سەنعات زیانی زۆری لە ئابووری وڵاتداوە و سەدان کارگە و کارخانە کار و چالاکیەکانیان ڕاگرتووە و ژمارەیەکی زۆری کرێکاریش بێکار کراوە. لە سێدارەزانی حەوت بەندکراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج. بەیانی یەکشەممە 12 گەلاوێژ حکمی ئاعدامی حەوت بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادێ هۆشبەر لە زیندانی قزڵ حەساری کەرەج جێبەجێ کرا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ناسناوی 6 کەس لە بەندکراوان بریتیە لە سەجاد پوردانێش، محەممەد گەلووسی، مەیسەم جوودەکی، ڕەزا بەختاوەر، فەریبۆرس حەقی و عالی حسینپور. شایانی باسەکان ناسناوی بەندکراوی حەوتەم هێشتا ئاشکرا نەکراوە.
خۆپێشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە ئوسترالیا. ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ 90,000 دژبەری شەڕ و لایەنگری فەلەستین لە شاری سیدنی ئوسترالیا دژ بە ژینۆسایدی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیل خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان، جولیان ئاسانژ دامەزرێنەری ویکیلیکس لەو خۆپێشانانەدا بەشداری کردووە و خۆپێشاندەران بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی شەڕ لە کەرتی غەزە، ئازادی دیلەکانی دەستی حەماس، گەیاندنی یارمەتی مرۆیی بە لێقۆمەوانی شەڕ و محاکمەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل بە تۆمەتی جنایەت دژی مرۆڤایەتی بوون. جێگەی ئاماژەیەکە پۆلیسی ئوسترالیا هەوڵی تێکدانی خۆپێشاندانەکەی داوە، بەڵام دیوانی باڵای وڵات بەپێی یاسای ئازادی ڕادەربڕین مۆڵەتی بەڕێوەچوونیە و چالاکیە دەرکردووە. دووە هەواڵ دەرکردنی هەزاران معالیم لەلایەن دەوڵەتی ترامپ. بەپێی راپۆرتی ڕادیۆی نیشتمانی ئەمریکا، دەوڵەتی دۆناڵد ترامپ بڕیاری داوە تا کۆتایی ئەم هەفتەیە سەدان کارمەندی وەزارەتی پەروەردە و مامۆستای قوتابخانە لەسەر کارزەر بکات. بەپێی زانیاریەکان، 1400 کارمەندی وەزارەتی پەروەردە وەکو بەشێک لە پلانی کەمکردنەوەی هێزی کار لەلایەن دەوڵەتی ترامپەوە لەسەر کار دەردەکرێن. ڕۆژی یەکشەممە دوایین ڕۆژی کاری سەدان مامۆستای قوتابخانە بووە و ئەو کەسانێ بێکارکراون پێشتر و لە مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووەوە نێردرا بوونەوە مەرەخەسی ئەجباری. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.